لە وڵاتانی ترە هەر بە هەمان شێوە ڕاستە ژنی شەرعی نیە قانونی نییە بەڵام کامی پێخۆش بێ لەگەڵ کیا پێخۆش بێ چێ ڕائەبیێرێ بەڵام ئیسلام هات ئەم سنوورەی دیاری کرد بۆ ئەوەی ڕێگری بکە لە کۆمەڵێ نەخۆشین و کۆمەڵە دەرد و ناڕەحەتی کۆمەڵایەتی و تەندروستی کە سنوورەکەی دیاریکی کردی بە چەند ژنە خێزانەکانیش ئەبنە دوژمنی یەک یعنی سەیرەکەی دوو خێزان بە هەموو شێوازێک لێک دیابڕن بەتایبەتی ئەگەر خزم بن ئەگەر کەسی یەکتر من کچ و کوڕەکە ئیتر دوو خێزان بە هەموو شێوازی علاقیان بەیەکۆ نامێنێت یعنی ئەبێتە مای پچڕاندنی سیلەی ڕەحم بە هەموو جۆرەکانیەوە خێزانی کە ئارامیتیانە بێت کەواتە خێزان نییە هەر خۆی بە شێوازێکی معنەوی هەڵوەشاوەتەوە بۆیە تەلاق لەو کاتانە حل لە بۆی کەوە کەسەکان جارێکتر بە خۆیان ئەچنەوە ئەنجا ئەو کەسێک کە تەلاق وەرەگرێ یا تەلاق ئەدرێ یا تەلاق ئەدا هەرکامیان بێ بەخۆی ئەچێتەوە بەو غەڵەتانەی کە کردوێتی بیرەکات و ئەگەر پێشتر ئەمەی بزانایە بەم شکڵە نەئەڕۆژ یا ئەم اختیارەی نەئەکرد ئەم پیاوەی اختیار نەئەکرد ئەنی وردە ئەمە بێتە باگراوندێکی باش بۆی کەوا ژیانێکی تری دروست کردەوە بتوانێت بە شێوازێکی جوان لەگەڵ ئەو کەسانەی مامەڵە بکە وەڵی بەڕێزەوەی کە من بزانمەوە بۆ وەگەڕێتەوە کە هەڵێوەی بگۆڕێ ئەبێ بدۆڕێ ئێمە گۆڕاوین لە حاڵی خۆمان لە ساوی خۆمان یعنی گەنجێک سەیری سوید و نەمساکە لە پیا و لە ژن سەیری نەمسا فەڕەنساکە ئەو 1000 ساڵ پێش ئێستا دەوڵەت بوو ئێمە دەوڵەت نین ئێمە ڕەنجبەرین سارەسەر ئەوەیە دەسەڵات ئاوەڕاتەوە لە مۆسەکەتی کەوتوە کەوتوی ناو قوڕاوێکەوە ناو بەحرێکەوە ناو ریتایەکەوە ئەبێ هەوڵ بن دەرمان بێنەوە کە دەرنێنەوە من قەیناکە داوانێکم بەڕێ کردووە 70 ساڵ ژیانم بەڕێ کردو هەر ئەژیم بەڵانەوەکەم کوڕەکەم کچەکەم نەوەی نەوەکەم چۆن بژی چۆن ژیان وابێت من ئەگریم بۆ حاڵی چی ئەگریم بۆ حاڵی مناڵێکم کە سیداکیەتی بۆ مناڵێکم کە لە ڕەوزەیە بۆ مناڵ خەفا دەخۆم کە لە دانیشگاکان لە هینەکانە لە ئێستا لە جۆلانە هەیە بۆ حاڵی خۆم ناگرین بۆ ناگریم کە ئێستا هەزاری ناویان پێ نییە بێن بەلەفەیە گەنجەکەیە بێ پارەی تاسیری هەیە چاولەکەنی تاسیری هەیە پاڵی فڵان کەس وایە کە بام جواب کە با فریاکەم نەگەنج تاوانی هەیە کە شووەکە بەلیسەد ئافرەتەوە نەکوڕژ تاوانی هەیە زروفەکە وای لێ کردووە زروفەکە تاعینات نییە پارە نییە زوربێ کەچ تموحی هەیە بچێتە ماڵ و حاڵی خۆی بەڵام سیرەکەیت نییە مێردەکەی پاری پێ نییە مێردەکەی ئەو کێشانی کە داواکەن بۆ جابوونەوە زیاتر بۆ ماڵ پاری پێ نییە هیچ پێ نییە مەجبور ئاژا و مەشاکلەکەوتە بینی هینەوە بینی ژن و مێردەوە ئەوانشی کەوا ئەو گەنجە جوانانەی کەوا بە کوڕ و کچەوە کە ئەچن بۆ خاریج هەمووی لە داخی بێزاری ئەم وڵاتە و بێمەعاشی و بێ حکوومەتی و بێ ناخۆشی ئەم وڵاتێ بەداخەواوی لاتوە بەشێک لەو کێشانەی کە ڕۆژانە لەگەڵ کۆمەڵگایە لەلایەن تاکەکان و خێزانەکانەوە بەڕاستی ڕوبەڕوویەکە بنەوە گەورەترین و گرفتانەی کە ڕوبەڕووی جوود هاوسەرەکانە بێتەوە لە جیاوازی ئاستی بیرکردنەوە و شیاریە جیاوازی مەسەلەی تەمەنە جیاوازی بیرروبۆچوونە هەروەها قەیرانی داراییە ناپاچی هاوسەرگیریە خراپ بەکارهێنانی ئامێری پەیوەندیکردنە ئالوودەبوونە بە مادەی بێهۆشکەرەوە قومارکردنە ئەمانە گەورەترین ئەو گرفتانە کە ڕۆژانە ڕوبەڕووی خێزانەکانە بنەوە و کەیسەکانیانەتە ناو دادگا و بۆی کە بێتە هۆکاری جیاببوونەوە لە نێوان خێزانەکان ئێستا لە هەرێمی کوردستان یاسای ژمارە 15 ساڵی 2010 کەواتە یاسای پێی دەوترێ یاسای باری کەسێتی یاسایەکی بەرکارە هەموو ئەو ڕۆژێنە یاسایانەی دەستنیشان کردووە کە هەم ژن هەم پیاو بە پشتبەستن بە مادەی 40 41 و 42 43 لە یاسای باری کەسێتی کارپێکراو لە هەرێمی کوردستان دەتوانێت داوای مافە خۆی بکات لەبەردەم بەڕێز دادوەر بە چارەسەری گشتی من پێم باشە زەواجی مبەکر یعنی بەڕاستی کەم بکرێت و هەر نەکرێت پێم باشترە وەکو ڕای شخصی خۆمە دووەم خێزانەکان زیاتر لەوە هۆشیار بن چونکە ئەمانە ئەگەر دامی مەسەلەن زیاتر لەوە هۆشیار بن کە تەنانەت کوڕ و کچێکیش کە زەواج ئەکات پێویستە دامیان کەن و خۆسۆز و خۆشەویستی بکەن نەک تەداخولکەن سێم بۆ تاکەکان خۆیان ئەو قیناعە لە دەمچوی خۆیان لابن بە ڕوویەکی یعنی کە دانیشن کە ڕوویەکی ڕاستەقینەی خۆیان بکەن چونکە ژیانی واقعی شتێکی ڕاستەقینەی ئەوێ شتی فەیکی ناوێت بەڕاستی کە دانیشتن و باز لە پرۆسی زەواجەکان پێویستە ئەو قیناعانە لادن لە دەمچیان بزەبت بزانە احتیاجاتەکان خۆیان و بۆ زەواجەکان لەگەڵ ئەم شخصەیە پێویستە لە ڕێگەی ئەلامەوە هۆشیارکرێنەوە لە ڕێگەی دانیشتن و جەلساتی یعنی کۆمەڵایەتیەکانەوە لە ڕێگەی تەنانەت مزگەوتەکانەوە
ئەمانە هەمووی پێویستە دایک و باوک هۆشیارکرێتەوە لە باڵغبوونەوە ئەخر ئەگەر باڵغ بێت بۆکو بۆی مۆزوع دینەکە من پێم گونجاو نییە ئەگەر لەسەر ئەوەی کە لە باڵغبوونەوە بێ لەبەرەوەی ئۆکەی ڕەنگە جوسمانیان ئەم کچە حازر بێ بەڵام نەفسیەن و کۆمەڵایەتیان ئەم کچە گەشەی نەکردووە چۆن سبەینێ ئەتوانێت ئیداری مؤسسەی ماڵێک بدا کە ئەم کچە خۆی گەشەی نەکردێ کۆمەڵایەتی محکەمە ئەم ڕێگەیە ئەیە بۆچی لەبەرەوەی ئێوە تۆ واقعی کۆمەلگاکەی تۆ دینەکە فەرزە لەسەرت بەڕاستی دین تەسیرێکی زۆری هەیە وەکو چۆن کەڵچەر و عادات و تەقالید تەسیری هەیە دینەکە تەسیری هەیە و قانونەکەش لەسەر احتیاجاتی دین و کەڵچەر و عاداتەکە بۆ داڕێژراوە